پێش دەستپێکردن ئەگەر ئارەزووی پشگیریکردنی کەناڵەکەی ئێمە دەکەن ئەوە کەناڵێکی کوردی تایبەت بە بڵاوکردنەوەی زانیاریمان بۆ هێناون دەتوانن لە ڕێگەی سەبسکرایبکردنی ئەم کەناڵە پشگیری زیاتری کەناڵەکەی ئێمەش بکەن بۆ بەردەوام بوونمان لەسەر کارەکانمان. لینکی ئەم کەناڵەمان لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیە داناوە. هیوادارم بینەرە خۆشەویستەکانمان سەبسکرایبی ئەم کەناڵەمان بۆ بکەن تا ئێمەش زیاتر بەردەوام بین لە خزمەتکردنی ئێوەی ئەزیز بە باشترینی ڤیدیۆکان. سڵاوتان لێبێ خۆشەویستان. بە پێی یاسای زۆربەی وڵاتان لە جیهاندا داوای دوا ئاوات لەو کەسە دەکرێت کە سزای لە سێدارەدانی بەسەردا دەسەپێنرێ. بەڵام بابەتەکە لە بەشێک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جیاوازە. بە جۆرێک پرسیار لە زیندانیەکە دەکەن دەربارەی ئەو ژەمە خواردنەی کە دەیەوێت پێش جێبەجێکردنی سزای لە سێدارەدانەکە بیخوات. بۆ چەندین ژەمی سیر و سەمەرە هەیە کە هەندێک کەس پێش لە سێدارەدان داوایان کردووە. بۆیە لەم ڤیدیۆیەدا هەندێک لەو ژەمانەمان بۆ کۆکردوونەتەوە. بەڵام پێشەوەی دەست پێ بکەین لەبیرتان نەچێت لایکی ڤیدیۆکەمان بکەن ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو و سەبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. یەکەم، ڤیکتۆر هاری ڤیگەر لە ساڵی 1963 بە تۆمەتی کوشتن و ڕەفاندن و دەست درێژیکردنە سەر خێزانێک سزای لە سێدارەدان بەسەریدا سەپێنرا. ئەو کات تەمەنی 28 ساڵ بوو و کاتێک پرسیاری لێکرا سەبارەت بە دوایین ژەمەکەی کە ئاواتی بۆ دەخواست وەڵامەکەی سەیر بوو چونکە تەنها یەک زەیتونی دەویست و دوای خواردنی زەیتونەکە تۆوەکەی خستە گیرفانی خۆیەوە و وتی کە دەمەوێ ئەم تۆوە دوای مردنم گەشە بکات و ببێتە دار. دووەم، جێرۆڵد لی میتس کوڕێکی 18 ساڵان بوو و بە تاوانی کوشتن زیندانی کرا و دوای ئەوەی 14 ساڵ زیندانی کرا لە کۆتاییدا بڕیاری لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا. بەڵام دوا داواکاریەکانی زۆر سەیر بوو چونکە شیرینیەکی دیاریکراوی دەویست بە ناوی جولێر. بە پێی بڵاو کراوەکان زۆر کەس پێیان وایە ئەوەی ستوێتی شەکری خوێنی بەرز ببێتەوە بۆ ئەوەی بە خێرایی بمرێت. بەڵام ئەوەش تەنها پێشبینیەکە کە ئەگەری هەیە ڕاست بێت و ئەگەری هەیە ڕاست نەبێت. سێم، لۆرەنس ڕوسیل بریوەر ئەم بکوژەش بڕیاری لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا. بەڵام پێدەچێ ویستبێتی ئەم دەرفەتە بقۆزێتەوە بۆ ئەوەی خواردنێکی زۆر بەدەست بهێنێ و دوایین ژەمی لە ساڵی 2011دا بریتی بوو لە شریتی سوورەوە کراوی مریشک لەگەڵ سۆس و هەمبەرگەرێکی گەورە و ئۆمێڵت و گۆشتی مانگا و بیکۆن و پیزای ڤازیتاو و 9 کیلۆ گۆشتی کەباب و بامیە و کەری فستق و ئایسکرێم و 3 بوتڵ بیرە. بەڵام دوایین داواکاری ڕەت کرایەوە چونکە لە وڵاتەکەیدا خواردنەوەی بیرە قەدەغە بوو. چوارەم، لە ساڵی 1994 جۆن واین ڕۆسی بکوژێکی بەناوبانگ بوو کە سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا. هەروەها دوا ژەمی بریتی بوو لە ڕۆبیانی سوورکراوە و مریشکی سوورکراوە لەگەڵ سوورکراوەی کنتاکی و 9 کیلۆ شووتی. پێنجەم، کلینکی جۆنسۆن لە ساڵی 1979 بە تۆمەتی کوشتن و دزی و چەکداری دەستگیر کرا و ئەوەی سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا ئارەزووی خواردنی نەبوو بەڵام بوتڵێکی کحولی لە جۆری جاک دانیێلز دەویست بۆ پێی بەناوبانگ بوو بە زیادەڕۆیی لە خواردنەوەی کحول. شەشەم، بۆ نۆرنووس یەکەم ژنە کە تۆمەتی دۆسی کوشتنی بەسەردا سەپێنراوە و دواتر سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنراوە. کاتێکش ویستی شتێک بخوا پێش ئەوەی سزاکە جێبەجێ بکرێت تەنها داوای کوپێ قاوەی ڕەشی کرد و وتی پێش ئەوەی کوپە قاوەی بەیانیەکەم بخۆمەوە مەمکوژن. حەوتەم، ڕیگ ڕیکتۆر لە ساڵی 1981 ئەفسەرێکی پۆلیسی کوش و کاتێک سزای لە سێدارەدانەکەی جێبەجێ کرا ویستی دوایین ژەمی خۆی بخوا کە بریتی بوو لە ستیکی و مریشکی سوورەوە کراوە و پارچەیەک کێک. بەڵام ئەو پارچە کێکەی نەخوارد و کاتێک لیان پرسی بۆچی نەتخوارد وتی دەمەوێ پاشەکەوتی بکەم بۆ دواتر. هەشتەم، تیمۆسی ماکفیک بەرپرسیار بوو لە تەقینەوەکەی ئۆکلاهۆما سیتی لە ساڵی 1995 کە گەورەترین هێرشی تیرۆریستی بوو لە ئەمریکا پێش 11 سپتەمبەر. دوا داواکاری ئەویش لە ساڵی 2001 تەنها 2 ئایسکرێم بوو. نۆیەم، دەیڤید لیۆن وۆدس ئەو بکوژێکە کە 22 ساڵ لە زینداندا ژیاوە و دواتر سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا و لە 4 ئایاری ساڵی 2007 دەیڤید دوایین ژەمی خۆی داوا کرد کە پیتزایەک و کێکێکی لە دایکبوونەکەی بوو. هەروەها پێش لە سێدارەدانەکە لەگەڵ خێزانەکەیدا ئاهەنگی لە دایکبوونی خۆی گێڕا
هەرچەندە ڕۆژی لەدایکبوونی 3 مانگ دوای ئەم ڕۆژە بوو. دەیەم دۆمیتۆکراس لە ساڵی 1995 خانمێکی پیری کوش و سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا و کاتێک پرسیاریان لەبارەی دوایین ژەمەوە لێ کرد ئەو ژەمە گران بەهاکانی هەڵبژار وەک چێشتێک لە خواردنە دەریایە دەگمەنەکان و کەبابی ڕۆژهەڵاتی و هەمبەرگەر و سندوقێک سپاگێتی، بەڵام سپاگێتیان لەگەڵ کوبەی گۆشتدا هێنا و ئەمەش ئەوەیە کە تۆماس لی خۆش نەبوو. هەروەها وتی دەمەوێت ڕۆژنامەنووسەکان بزانن چونکە هەموو ئەو شتانیان بۆ نەهێنا کە ویستە بووی. 11 ستیڤن واین ئەندەرسۆن بە چەند تۆمەتێک دەستگیر کرا وەک دزی و دەستدرێژیکردنە سەر خەڵکی و کوشتنی 8 کەس و کاتێک سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا تەمەنی 48 ساڵ بوو. سەبارەت بە ژەمەکەی داوای 2 ساندویچی کەباب بە پەنیری کرد لەگەڵ پاستای هەنزیر و سوندای شوکۆلاتە و زۆرێک لە ترێی سوور. 12 پیتەر گێمێڵ دانی بە هەموو ئەو کوشتن و دزیانە دانا کە ئەنجامی دابوو بۆیە لە ساڵی 2004 سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا، بەڵام کاتێک پرسیاریان لەبارەی دوایین ژەمەکەیەوە لێی کرد بڕێکی زۆر خواردنی داوا کرد کە بریتی بوون لە 20 تاکۆ و 20 کوبەی گۆشت و 2 هەمبەرگەری دەبڵ و پیتزا و پاستا و نیو براونی شکولاتە و 1 ڤانیلا و ئایسکرێم و کۆکاکۆلا و پێپسی و شەربەتی پرتەقاڵ کە ڕەنگە ویستبێتی بە خواردن بتەقێت و بمرێ لە بری ئەوەی لە سێدارەی بدەن. 13 بارفێڵد لە ساڵی 1982 بە دانانی لە ژوورێکدا کە غازی کوشندەی تێدا بوو خنکاندیان چونکە لە ئەمریکا چەندین کوشتنی ئەنجامدا بوو و کاتێک پرسیاریان لەبارەی دوایین ژەمەوە لێکرد وەڵامەکەی سیر بوو چونکە تەنها کیسەیەکی چپسی شیرینی دەویست لەگەڵ بوتڵێک کۆکاکۆلا. 14 ڕۆبێرت ئالتۆن هاریس کەسێکی بکوژ بوو، هەروەها لە ساڵی 1992 سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا، هەروەها دوایین ژەمی 21 پارچە مریشکی سوورکراوی کنتاکی و 2 پارچە پیتزا لە پیتزای دۆمێنۆ و 6 دەبە بیپسی و ساردکەرەوەی شوکۆلاتە و 1 جگەرە و کیسەیەک شیرینی بوو. 15 سزای لە سێدارەدان لەسەر ئەلڕۆڤی گاردنەر لە ساڵی 1985 دەرچوو، بەڵام تا ساڵی 2010 جێبەجێ نەکرا. دواتر ئەو داواکاریەکانی بریتی بوون لە ستیکی کەباب و پارچەیەک قەرقەوش و پاستای سێ و 7 ئەپیش وەکو خواردنەوەیەک، بەڵام ویستوێتی ئەمانە بخوا لە ژەمێکدا لە کاتی سیرکردنی ئەڵقەکانی زنجیری بەناوبانگی لۆرد ئۆف کە بەڕاستی 11 کاتژمێری بەسەر بەر بۆ سیرکردنی 3 بەشی فیلمەکە بۆ ئەوەی چێژ لە ساتەکانی کۆتایی خۆی وەربگرێ. 16 فیلیپ وۆرکمان شتێکی سیر دەکا، ئەویش کاتێک پرسیارن لەبارەی دوایین ژەمیەوە لێ کرد چونکە داوای کرد پیتزایەک بنێردرێ بۆ کەسێکی بێماڵ و حاڵ بە هەڕەمەکی و لەم ڕۆژەدا زۆرێک لە بێماڵ و حاڵەکان پیتزایان بە خۆڕایی وەرگرت بەهۆی ئەوەی فیلیپ داوای کردبوو لانی کەم دوای ئەو کوشتنەی کە لەسەری زیندانی کرابوو کارێکی باشی کرد. 17 کۆتایی جەیمز ئێدوارد سیمیس و سەیرترین داواکاری ئەو کەسەیە کە سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا، بەڵام دەیویست تەنها مشتێک خۆڵی بۆ بهێنن ووتی کە دەیەوێ هەندێک ڕێوڕسمی ڤۆدۆ لەگەڵ ئەم خاکەدا ئەنجام بدە، بەڵام داواکاریەکەی جێبەجێ نەکرا و ئەوانش چێشتێکی سادە و کەمێک ماستیان پێیدا. ئەمەش لە ساڵی 1990 ڕوویدا دوای ئەوەی لە ساڵی 1983 بە تاوانی دزی و تەقەکردن و کوشتنی کەسێک دەستگیر کرا. بەم شێوەیەش گەیشتنە کۆتایی ڤیدۆکەی ئەمڕۆمان. ئێوەش داواکاری کام زیندانیتان زیاتر بەلاوە سیر بوو دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەمان بوون. ئەگەر ڤیدۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن و هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆمان هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدۆکەمان تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.